دووبارە بە ناوی خی گەورە درود و سڵاو بژێ بە سەرگیانی پاکترین مەخلوقی خی گەورە محەممەد مستەفا سڵات و سەلامی خی گەورەی لەسەر بێت. بەڕزانە من زانیار فەتاحم سەرپەرشتیاری بەشی چالاکردنەوە ئاستی پێشکەوت واتە ئێمە لە خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگا دوو ئاستمانێ ئاستێکیان بریتە لە خولی چالاکردنەوە و ئاستێکیان بریتە لە بەشە پێشکەوتۆکە کە من سەرپەرشتیاری وێ واروەها سەرپەرشتیاری خولی بەڕێوەبردننی کات لە ئاواتەکاتی میش. بەڕزانم ئەم شوکە ئەوی بەڕزمان کۆ کردوێتەوە بۆ مەبەستێک بە مەبەستێکی بە مەبەستەوەی کە خولێکی نوێ واتە پرۆژەیەکی نوێ، پرۆژەیە کە پێچێ پێشتر بوونی نەبوو بێ، پرۆژەیەکە بە مدەتێکی زۆر بیر لێکردنەوە بۆ پرۆژێک بە مدەتێکی زۆر دانانی مەنهەج بۆی پرۆژێک بەوەی کە کۆمەڵە مامۆستایەکی زۆر باش خۆیان هیلا کردووە تایدا و مەنهەجێکیان ئامادە کردووە کە پرۆژەیەکی نوێیە، پرۆژەیەکە بە ناوی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگە تایبەت بە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان کەواتە لە ڕووی ناسینەوە ئێستا ئێمە پرۆژەیەکمان ناسیوەکە تایبەتە بە چی؟ تایبەتە بە خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان. ئەی کەواتە هۆکاری بوونی ئەم پرۆژە چییە؟ بۆچی ئێمە ئەم پرۆژەمان دروست کرد؟ بۆچی ویستمان ئەم پرۆژە بخێنە سەر بێ؟ وەک لای هەموو لایەکمان مەعلومە، لای هەموو لایەکمان ڕوونە و هیچ شاراوەیەکی تێدا نییە کە ساڵانە زۆرێک لە خوێندکارانی ئێمە، زۆرێک لە قوتابیانی ئێمە بە تایبەتی ئەوانەی کە لە زانکۆ و پەیمانگاکان ساڵانە تەخەڕوجەکەن، ساڵانە کۆتایی بە خوێندنەکەیان هێن. بەڵام ئایا چ خوێندکارێک بە سەرکەوتووی کۆتایی بە خوێندنەکەی هێنێ؟ چ خوێندکارێک لەم 4 ساڵەی خوێندنیدا پرۆژەیەکی نوێی پێیە، پلانێکی نوێی پێ، ژیانێکی نوێی پێ، عەقڵێتێکی نوێی پێیە، توانست و لێهاتوویەکی نوێی پێیە؟ بە ڕێژەیەکی زۆر کەم، بە ڕێژەیەکی کەم ئێمە ئەم شتە ئەبینین. خوێندکارانێک بە شێوەیەکی ئاسایی دێنە زانکۆ و پەیمانگاکان، لە کاتێکدا زانکۆ و پەیمانگاکان یەکێکە لە گرنگترین پرۆسەکانی ژیانی خوێندکار لە بواری فێربوونە. بەڵام ڕێژەیەکی کەم لە خوێندکارانی ئێمە ئەتوانن بە سەرکەوتووی ئەم پرۆسەیە تێپەڕێن، واتە هەر یەکێک لە ئێمە کاتێک لە پۆلی 12 دەرئەچین بەو نمرەی کە ئەیهێنین ئەچینە بەشێک لە بەشەکان لە زانکۆ بێیان لە پەیمانگا بێ. بەڵام ڕێژەیەکی کەممە لە ماوەی ئەم 4 ساڵ ئەم 2 ساڵەیە ئەتوانین فێربوونێکی باشمانە بێ، ئەتوانین لێهاتووی باشمانە بێ، ئەتوانین کەسێکی کاریگەر بین، خوێندکارێکی کاریگەر بین و ببینە کەسێکی سەرکەوتوو لەو بواری کە تێیدا خوێنین. کەواتە ئێمە دوو کێشەمان هەیە کە وا ئەکاخ ئەم خوێندکارانە کە لە زانکۆ و پەیمانگاکانن نەتوانن کەسانێکی سەرکەوتوو لێهاتوو کەسانێک بن بتوانن کاتێک تەخەڕوجەکەن کەسانێکی جیاواز. نەکێک لە هۆکارەکان سیستەمی خوێندنە. هۆکاری دووەم بریتە لە ئاستی لێهاتووی خوێندکار، بریتە لەو توانستانی کە خوێندکار هەیەی، بریتە لەو ئاستە لەو لێهاتووی کە خوێندکار هەیەی لە چیە؟ لەو مدەی زەمەنیەی تەمەنی کە تێیدایە، لەو مدەی کە لە زانکۆ ئەخوێنیان لە پەیمانگا ئەخوێن. کەمی لێهاتووی خوێندکار وا ئەکا کە خوێندکارێکی سەرکەوتوو نەبێت. ئێمە پێچێ لە ڕووی چارەسەری کێشەوە نەتوانین سیستەمی خوێندن چارەسەرکەین، بەڵام ئەتوانین تاکێک دروست بکەین کە چی بێت؟ کە کەسێکی لێهاتوو بێت، کە کەسێکی شارەزا بێت، کە کەسێکی عەقڵ کراوە بێت، کە کەسێک بێ بیری فراوانی هەبێ، کە کەسێک بێ تواناکانی لە خوێندکارانی دیکە باشتر بێ، کەسێکی نمونەیی بێ، کەسێک بێ دیار بێ، کەسێک بێ لە پێش ئەوانی دیکەوە بێ. کەواتە ئەگەر ئێمە بە عەقڵێتی چارەسەرکارانە بیرکەینەوە، ئێمە ئەم عەقڵێتەمان بۆ چارەسەرکرد ئەم پرۆژەمان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە داناوە کە بتوانین چی بکەین؟ کە بتوانین
خوێندکارێکی لێهاتوو دروست بکەین. بۆ ئەمەش بەڕێزان ئێمە پێویستمان بە چییە؟ ئێمە ئەگەرمانەوەی خوێندکارێک دروستکەین، خوێندکارێکی لێهاتوو بێت، خوێندکارێکی سەرکەوتوو بێت، خوێندکارێک بێت پێویستی بەوە نەکات، پێویست بەوە نەکە هەموو ڕۆژێک خەریک بیت، هەموو ڕۆژێک کورداری خماڵێت دەمت لەسەری بێ، قسەت لەسەری بێ بۆ ئەوی باشتر بێت، بەڵکو خوێندکارێک بێ سیستەمێک داغڵی ژیانی ببێت، سیستەمێک داغڵی ژیانی ببێت، ئەم سیستەمە ئۆتۆماتیکیان ئەم خوێندکارە بەڕێوە ببات وا لەسەر بیگەێنێتە چی بیگەێنێتە نەتیجەیەکی سەرکەوت. چۆن ئێساکێنە هەر موبایلێک ڤێرشنێکی هەر موبایلێکی ئەندرویدە کۆمەڵە ڤێرشنێکی موبایلێکی ئایفۆنە iOS بەرنامەکانی ڤێرشن و کۆمەڵە تایبەتمەندیەکی خۆیە ئەم سیستەم و پرۆسە موبایلەکە بەڕێوە بە ئەی ئەمە چی بکەین کە سیستەم و پرۆسەیەکمان هەبی خوێندکارەکە بەڕێوە بە واتە سیستەم و پرۆسەکە خوێندکارەکە بەڕێوە بە بۆچی بۆی کە نەتیجەیەکی سەرکەوتوویە بێت بۆی کە خوێندکارێکی باشتر بێ لەو تەمەنەی ژیانی. ئێمە بۆ ئەمە پێویستمان بچێ بەڕێزان ئێمە بۆ ئەمە پێویستمان بە کۆمەڵە بابەتێکێ بۆ ئێمە وا لە خوێندکارێک بکەین خوێندکارێکی نمونەیی بێ خوێندکارێکی سەرکەوتوو بێ ئێمە پێویستمان بچێ پێویستمان بە کۆمەڵشتانێکی خاڵی یەکەم پێویستمان بچی پێویستمان بە لێهاتوویە ئەکادیمیەکانە لێهاتوویە ئەکادیمیەکان کە پرۆسەیەکی زۆر گرنگن لە ژیانی خوێندکار لە زانکۆ و پەیمانگاکان. بۆچی لە پرۆسەیەکی گرنگن؟ چونکە کاتێ خوێندکارێک ئەچێتە زانکۆ و پەیمانگاکان ئەم لێهاتوویانە بە ناویستانە بە بێ ئاگایانە ڕوبەڕووی ئەبێتن لە ژیانی هەر بەبێەوەی کە خۆی ئاگای لێبێت ڕوبەڕووی ئەبێتەوە. ئێمە لە لێهاتووی ئەکادیمیەکانە چیمانێ؟ لە لێهاتووی ئەکادیمیەکانە ئەوەی کە پەیوەندی بە خوێندکارەوە بێ بۆنە لێهاتووی تەربڕی یعنی هیچ خوێندکارێک نییە کە دیبیت ینی وانی دیبیتیان نەبێت لە هەر بەشێک لە زانکۆی خوێن پێویستی بەوەیە کە قسە کاتە چۆن قسەکەرێکی باش چۆن بتوانێت بە باشی قسە بکات چۆن بتوانێت ئەو وشانەی کە ئێڵێ ڕێکخرا بێ بە زمانێک چۆن بتوانێت بابەتەکانی ڕێکبخ چۆن بتوانێت شتی گرنگ بڵێ لەم بابەتی کە ئێڵێ. یەکێکی دیکە لە لێهاتوویەکان بریتە لە لێهاتووی نووسین زۆرمان حەزەکەین شت بنووسین زۆرمان حەزەکەین لەو بوارەی کە خوێنین شتانێک لەسەر ئەم بابەتە بنووسین. ئێمە چۆن بتوانین بابەتێکی جوان بنووسین چۆن بتوانین بابەتێکی کاریگەر بنووسین ئەسڵەن بابەتی کاریگەر چییە بابەتی ڕێک و پێک چییە تۆ چۆن بابەتێک ئەنووسیت کە شایانی ئەو بێ هاوڕەکانت بیخوێندنەوە چۆن بابەتێک ئەنووسی کە لە زانکۆکەت جێمشت و مڕ بێ چۆن بابەتێک ئەنووسی کە خوێن مامۆستاکانی زانکۆکەت بێن بیخوێندنەوە. ئەمە پێویستی بچی پێویستی بە لێهاتوویە بڕێزن پێویستی بۆیە تۆ لێهاتوویەکی باشت لە نووسینە لێهاتووی دیکە لێهاتووی باسی دەربڕینمان کرد لێهاتووی وانە بێژی تۆ چۆن ئەتوانی وا بکەیت وانەیەکی سەرکەوتوو هەفتانە پێشکەش بکەیت لە زانکۆکەی خۆت لانی کەم بتوانی سیمینارێک ئەنجام بدەیت کە هاوڕەکانی بەشەکەی خۆت بتوان ئامادە بن لەم سیمینارە و گوێت لێ بگرن و لێهاتووی تێگەشتن چۆن تۆ کاتێک گوێ ئەگریت لە سیمینارەکە چۆن بە باشی لی تێ بگەیت چۆن بتوانیت دواتر ئەم بابەتەی کە بە باشی لی تێگەشتویت بۆ کەسەکانی دیکەی ڕوون بکەیتەوە. و لێهاتووی ترمان هەیە لەوانە ڕیدین کۆمپریهەنشن کە ئەمانت لێهاتووی ئینتەرپێرسناڵ سکیڵی پێوتری واتە چی ئینتەرپێرسناڵ سکیڵ واتە ئەو توانستانی کە تایبەتن بە تاکەوە واتە تۆ ئەم توانستانە تایبەتن بە خودی تۆ لەوانە ڕیدین کۆمپریهەنشن تۆ چۆن یەیت کاتێک نووسینێک ئەخوێنیتەوە چۆن لی تێ چۆن ئەزانی چ بەشێکی ئەم نووسینە گرنگە و چ بەشێکی ناگرنگە چ بەشێکی پێویستە تۆ زۆر لەسەری بۆستی چ بەشێکی پێویستە لەسەری نەوەستی چ بەشێکی زۆر گرنگە بۆی کە تۆ خەریکی بی چکە بەشێکی پێویست نییە بۆی کە تۆ خەریکی بی ئەمانە لێهاتووی دیکەمانەیە تایم مانجمنت خوێندکاریت ئادی وەرەبزانیت چۆن کاتەکانی زانکۆت ڕێگەخی چۆن کاتەکانت ڕێکەخەی لەوەی کە بتانی خوێندکارێکی سەرکەوتوبی کاتت هەبێ بۆ ئەوەی خەریکی خوێندن بێت کاتت هەبێ بۆ ئەوی بتانی گەشت بکەیت کاتت هەبێ بۆی بتوانین لەگەڵ هاوڕێکانت دانیشیت و خۆشی و جەوی خۆت وەرگری
چۆن وا بکەی کاتت هەبێ کە پلانەکانت جێبەجێکەی، ئامانجەکانت بپێکی. ئەمە لێهاتوویە، تایم مانجمنتە. تۆ پێویستت بەچی؟ تۆ پێویست بەم لێهاتوویانە هەیە کە لە ڕێخستنی کاتە هەیە. ئایا تۆ لێهاتووی ئەولەویەتدانت هەیە بە کارەکانت؟ ئایا تۆ لێهاتووی چارەسەرکردنی کێشەکانت هەیە؟ ئایا تۆ ئەولەویەتی ئەوەت هەیە کە بتانی ئامانجێکی ڕێک و تەندروست دابنێ؟ چونکە ئێمە زۆرێک لە خوێندکارەکانمان ئەچنە زانکۆ، ئەچنە پەیمانگاکان و چەندین ئامانجدانێن، بەڵام ئامانجەکان دوای هەفتەیەک فەشەلێن، دوای 2 ڕۆژ فەشەلێن. هۆکاری ئەمانە چی؟ ئایا کەواتە ئەمە گەڕێتەوە بۆچی؟ گەڕێتەوە بۆی کە تۆ لێهاتوونی لە دانانی ئامانج. تۆ پێویستت بەچی؟ پێویستت بەم لێهاتوویە. لێهاتووی پلاندانن، تۆ پلاندانێ، چۆن پلانێک دانی بۆ خوێندن، چۆن پلانێک دانی بۆ پرۆژەکان، چۆن پلانێک دانی بۆ کارکردن، چۆن پلانێک دانی بۆ فێربوونی زمانت، چۆن پلانێک دانی بۆ ئەوەی کە ئاستی زانستی خۆت بەرەو پێشەوە بەری. ئەمانە هەمووی پێویستی بەچی؟ پێویستی بە لێهاتووی و پێویستی بە ئەو لێهاتوویانە هەیە کە پێوترێکی پێوتە ئینتەرپێرسۆنەڵ سکیڵ. ئەو لێهاتوویانی کە تۆ بێت لە خودی تۆیە هەبێ. بۆچی؟ بۆی بتوانی لەم بوارە سەرکەوتوو بی. بەڕزان لێهاتووی بۆچی؟ لێهاتووی بۆ ئەوەیە کاتێک تۆ ڕوبەڕووی تاسکێک، ڕوبەڕووی ئەرکێک ئەبیتەوە چی بکەی؟ سەرکەوتوو بی لەم ئەرکە، سەرکەوتوو بی لەم بوارەیە. بۆیە ئێمە سەرەتا باسی لێهاتوویەکانمان کرد. لێهاتوویەکان واتە چی؟ واتە تۆ ئەم شتانی کە ڕوبەڕووت ئەبێتەوە ئەتوانی چی بکەی؟ ئەتوانی سەرکەوتوو بیتایە. بەچی؟ بەوەی کە ئەم لێهاتوویانە لە تۆیە بوونیە. کەواتە زۆرێک لە خوێندکارەکانی ئێمە کە لە زانکۆ پەیمانگاکانن بەهۆی نەبوونی لێهاتوویەوە دەناڵێن. واتە یەکێکە لە نەخۆشیەکان و یەکێکە لەو گرفتانەی کە تا ئێستاکەنە چارەسەرێکی نەبووە. چۆن خوێندکاران بەهۆی بەدەستێنانی لێهاتوویەکانیانەوە چی بکەن؟ ژیانی خوێندنی خۆیان سەرکەوتوو بکەن و بەرەو پێشی بەرن. ئەمە بابەتی لێهاتوویەکان. ئێمە لە ئەم بەشەیە تەنها بە بابەتی لێهاتوویەکانەوە نەوەستان. ئەو بابەتی کە زۆرێک لە خوێندکاران پێوەی ئەناڵەم بریتە لە کاردواخستن. ئەو پرسیارانەی کە لەسەر کاردواخستن ڕوبەڕوومانە بێتەوە چییە؟ ئێمە بۆچی کارەکانمان دواخین؟ هۆکارەکانی کاردواخستن چییە؟ یەکێک لە فەیلسوفەکان قسێکی جوان هێڵێ هۆکاری کاردواخستن ئەوە نیە نەتوانی کارەکە بکەیت، بەڵکو نەتوانینی ڕێخستنی باری دەرونی خۆتە کە ناتوانی کارەکە بکەیت. ئێمە هاتووین لەم خولە چی ئەکەین؟ هۆکارەکانی کاردواخستن چی؟ ئەو شتانی کەەوە ئەکا ئێمە کاردوا بخین چی؟ ئەی چارەسەرەکانیان چی؟ ئێمە چۆن چارەسەری ئەوە بکەین؟ چۆن چارەسەری ئەوە بکەین کە ئێمە کەسێک لە کاردواخستن نەجات بدەین، لە کاردواخستن ڕزگار بکەین. بۆچی؟ بۆ ژیانی ئاسایی بۆ بگەڕێتەوە، ژیانێکی تەندروستی بۆ بگەڕێتەوە. با لە لێهاتوویەکان دەرچین بین بۆ بواری فێربوون، چونکە ئێمە لە زانکۆ پەیمانگا تەنها بە بوونی لێهاتوویەکان ناتوانین خوێندکارێکی سەرکەوتوو. پێویستمان بە چییە؟ پێویستمان بە کۆمەڵە شتێکی دیکە، لەوانە بوارەکانی فێربوون کە دابەشە بن بەسەر 2 تایپە. یەکێکیان بریتیە لە بیرکردنەوە، واتە ئێمە چۆن بتوانین بیرکردنەوەی کەسێک ڕێک بخەین بۆچی؟ بۆ فێربوون. لەگەڵ ئەمەشە کۆمەڵە تەکنیک و ڕێگایەک کەوا ئەکا فێربوونی خوێندکار خێراتر بێت. وا ئەکا واتە چینە ناو چیوە؟ چینە ناو ژیانی یان بابەتەکانی ئەکسلەرێتد لێرنینگ، لێهاتوویەکانی فێربوون. لێهاتوویەکانی چی؟ فێربوونی خێرا. تۆ چۆن بە شێوەیەکی خێرا ئەو بابەتانی کێتە بەردەست فێرن. بابین بۆ بواری یەکەم بیرکردنەوە. بەڕێزان، ئێمە کێشەیەکی دیکەشمان هەیە لەگەڵ خوێندکارەکانمان، ئەوەیە کە ئاستی بیرکردنەوەیان لاواز، ئەوەی ئاستی تێکەشتیان لاواز، ئەوەیە ئاستی کورداری خۆمان قسەیەکی جوانەکە ئەڵێ عەقڵیان بڕی ئەم شتە ناکە. عەقڵیان ناتوانێت لەم بۆکسە دەربچێت، عەقڵیان ناتوانێت لەم چوارچێوە، لەم بازنە، لەم ژوورە، لەم بۆکسی کە تیاتی عەقڵیان ناتوانێت تێپەڕ بێت.
بۆیە ناتوانن باشی فێربن و باشی بیرکەنەوە. بەڕزان ئێمە بۆی کە چارەسەری فکری بکەین لە فێربوونە هاتووین چیمان کردووە؟ هاتووین بیرمان لەوە کردوێتەوە کە ئێمە شتانێکمانەیە پێوترێ ستانداردەکانی بیرکردنەوە. ستانداردەکانی بیرکردنەوە. ستانداردەکانی بیرکردنەوە چی؟ واتە تۆ چۆن بیر ئەەکەیتەوە بەڵام بیرکردنەوەکەت بیرکردنەوەیەکی ڕاستە. تۆ چۆن بیر ئەەکەیتەوە بەڵام بیرکردنەوەکەت بیرکردنەوەیەکی ڕاست. واتە تۆ بابەتێک دێتە بەردەست، بابەتێکە دێتە بەردەست، بیرەکەی تۆ ئەرە باشە من لی تێگەشتوم من بابەتە، چۆن ئەزانی لی تێگەشتوی؟ ئەمە بە چی ئەزانین؟ بە ستانداردەکانی بیرکردنەوە ئەزانین. ئایا تۆ کەسێکی ڕوونی؟ ئایا تۆ توانین بە ڕوونی لەم بابەتە تێبگەیت؟ ئایا بە قوڵی لی تێگەشتووی؟ ئایا بە وردی لی تێگەشتووی؟ ئایا بە شێوەیەکی زانستی لی تێگەشتووی؟ ئایا بە شێوەیەکی لۆجیک و ئاقوانە لی تێگەشتووی؟ ئایا بە چ شێوازێک لی تێگەشتووی؟ ئەم پێوترێ ستانداردەکانی بیرکردنەوە. کۆمەڵە ستانداردێکن، 1 2 3 4 5 إلى آخره. تۆی بەم ستانداردانە خۆتە پێویت، خۆتە پێویت بەم ستانداردانە. ئەرە ئایا من لەگەڵ ئەم ستانداردەیە ئەم بابەتە کە تێگەشتوم یەکەگرێتەوە؟ ئایا من قوڵم لەم بابەتەیە؟ ئایا ڕوونم؟ ئایا وردم؟ ئایا بە شێوەیەکی لۆژیکی ئەزانم کە ئەم شتە باسی چییە؟ ئایا بە شێوەیەکی زانستی لەم شتە تێگەشتوم؟ ئایا ئەساسیاتەکانی ئەزانم؟ بەشێکی دیکەی بابەتەکانی بیرکردنەوە ئێمە دوو جۆر بیرکردنەوەمان هەیە بەڕێزان لە فێربوون. بیرکردنەوەی پلە باڵامان هەیە لەگەڵ بیرکردنەوەی پلە نزممان. بیرکردنەوەی پلە باڵا لەگەڵ بیرکردنەوەی پلە نزممان. بیرکردنەوە پلە نزمەکان ئەوانەی کە لە هەڕەمی بلومە بۆ ئێمە باسەکە بریتە لە چی؟ بریتە لە لەبەرکردن، تێگەشتن، جێبەجێکردنەوەیانە پێوتە چی؟ بیرکردنەوەی پلە نزم. ئاتە تۆ کاتێک لە بابەتێک بە تەواوەتی لەبەرەکەی تە کۆمپلیتی لەبەرت کردووە لێشی تێگەشتووی و جێبەجێشت کردووە ئەڵێ چێڵەش تاکە تۆ نەتوانی و بگەیتە پلە باڵاکان لە فێربوونە. واتە پلە باڵاکانی بیرکردنەوە لە فێربوون. تۆ پێویستت بە چییە؟ پێویستت بەوە هەیە توانای شیکارکردنت هەیە، بتوانێن بابەتە شیکار بکەی. پێویستت بە چی؟ پێویستت بە توانای ڕخنەگرانە هەیە. تۆ چۆن بتوانی ئەم بابەتانە هەڵبسەنگێن؟ تۆ پێویستت بە چی هەیە؟ توانستی داهێنەران چۆن بتوانی لەم بابەتانە شتانێکی نوێ دابێنی. کاتە سییانەکەی سەرۆ پێوترێت چی؟ بیرکردنەوەی پلە باڵە. سییانەکەی خوارە پێوترێت چی؟ بیرکردنەوەی پلە نزم. بۆیە ئێمە لە پرۆژەکەی هەوڵمان داوە کە وا بکەین خوێندکارێک چی بکات؟ بتوانێت بەم ئاستانە بیر بکاتەوە، بەم ئاستان بیرکردنەوەی پلە باڵا، بیرکردنەوەی پلە نزم و إلى آخره. لەگەڵەوەشە توانستی ڕخنەگرانی هەبێ، توانستی شیکارکردنی هەبێ بۆ ئەوەی چی؟ بۆ ئەوی بتوانێت هەم لە ژیانی خۆیان و هەم لە ژیانی فێربوونان کەسێکی سەرکەوتوو بێت. بەڕزان ئێمە چۆن بتوانین چارەسەری کێشەیە بکەین؟ بۆی کە بتوانین شیکاری ئەم کێشە بکەین، بۆی کە بتوانین شی بکەینەوە بزانین ئەرە گرفتی ئەم کێشە چییە؟ ئەرە ئەم کێشە بۆ ڕووی داوە، ئەرە چۆن چارەسەری بکەین؟ ئەم پێویستی بە چێ؟ پێویستی بە شیکارکردنە بەشەکان پارچە پارچەکەین، دواتر چیەکەین؟ دواتر پێکەوانە بستنەوە بتوانین چارەسەرێکی باش دەبستین. ئەنی لانی کەم هەموو خوێندکارێک پێویستی بەم لێهاتوویە هەیە، هەم لە ژیانی خۆی هەم لە ژیانی خوێندنی. لە ژیانی خۆی لەگەڵ کەسانی چواردۆری، ئەرە من کەسی بەرامبەر بۆچی حەز ناکا لەگەڵ منا پەیوەندی بەست؟ ئەی کەس فڵان کەس بۆچی زۆر تااقەتی منی نییە؟ ئەی فڵان کەس بۆ من حەزم کردوت ژیانی لەگەڵا بکەم، بۆچی ئەمەوێ لەگەڵ فڵان کەسا بم لە ژووری داخلی مێ لەگەڵ فڵان کەسا بخوێنم؟ واتە چییە بەڕێزان؟ توی ئەم شتانە هەشی ئەەکەیتەوە، لێ تێگەشتێکی وردت بۆ دروستە بێت، لێ تێگەشتێکی قوڵت بۆ دروستە بێت، هەم بۆ ژیانی خۆت و هەم بۆچی هەم بۆ ژیانی فێربوونیش. ئەم بابەتەکانی بیرکردنەوە لە فێربوونە. لە ئەی بابەتەکانی دیکە باسمان کە بەڕێزان ئێمە زۆرێکمان لە محازەڕەکان دانیشی گوێگرین، تێبینی ئەنووسی، ئەمانوێ سانیارەکانمان بیر بکرێت، دواتر چین پێداچوونەوەی بەسەر بابەتەکان ناکەین، بەڵام سەیرەکەین ئەو تێبینانی کە نووسیمانە نە لە بیرمان ماون وەنا ئێستاکێنە توانی وشمانە چی بکەین، توانی وشمانە سوودیان لێوەرگرین. هۆکاری ئێمە چی؟ هۆکارەکە ئەوەی ئێمە نازانین تێبینیەکی سەرکەوتوانە وەربگرین. ئێمە نازانین تێبینیە وەربگرین، ئەم تێبینیە بتوانێت بە شێوەیەکی سەرکەوتووە بەسەر بابەتەکانە هاتین، بەڵام سەیرەکەین ئەو تێبینانە چی؟
سوودی لێ هەبێ بۆمان ئەچین دەفتەرێک هێنین دەفتەری تێبینیمان لێ نووسیوە إلى آخره هیچ نووسین خاڵە نووسین خاڵ 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 إلى آخری سیرەکەین لە کۆتاییانە هیچمان لەبیر ماوە نە دواتریش تااقەتی ئەوەمان هەیە بین چی بکەین بین پێداچوونەوە بە بابەتەکان بکەین بین پێداچوونەوە بە بابەتەکان بکەین بۆی ئەوە زانیاریانی کەورت گرتووە و خۆی چۆن نووسرا دەفتەرەکە بم شێوە ئەمێنێتەوە ئەمە پێوترێکی پێوتێت تێبینی تەمبەڵان تۆ بە شێوەیەکی تەمبەڵانە تێبینی وەرەگری هەر زۆر زۆر بە شێوەیەکی تەمبەڵی تێبینی وەرەگریت و هیچ سوودێک لە تێبینیەکان وەرناگری ئەی چێ بێت تۆ گەبی بە شێوەیەکی چالاکانە تێبینی وەربگری واتە بێ بە شێوەیەکی چالاکانە تێبینی وەربگریت و تێبینیەکەت لەبیر بمێنێ و حەزیش بۆ بکەی بگەڕێیتەوە سەر تێبینیەکان و بیخوێنیتەوە ئەم دوو شتە جیاوازێکی زۆر زۆریانێ تۆ شتەکانت لە مێشکامێنێتەوە شتەکان زیاتر لیان تێگەی وە پێبێداچونەوە بە تێبینەکانە زیاتر بابەتەکان غەز نەبێ لە مێشکتا و دواتر سوودێکی زیاتر لە بابەتەکان وەرەگری بۆ ئێمە لە ئەم پرۆژە نوێیی کە هەمانە چیمان کردووە هاتوین بابەتەکانی تێبینی نووسینمان بە وردی باس کردو تۆ تێبینی نووسین چۆن وەرەگری چۆن تێبینێکی چالاک وەرەگری چۆن تێبینیەک ئەو شتانی کە پێویستە لە تێبینیا هەبێت چیە ئەو شتانی کە پێویستە نەبێت چی هەڵە تێگەشتنەکانی چیە ئەی تێگەشتنە ڕاستەکانی چی ئەی تەکنیکەکانی چیە ئەی تەکنیکانی پێداچوونەوەی چیە بەم شێوەیە ئێمە ئەتوانین چی بکەین ئەتوانین تێبینیەکی سەرکەوتوانە وەربگرین خاڵێکی دیگە شازەکانی پرسیارکردن پێداگۆکی پرسیارکردن زۆرێک لە خوێندکارانی ئێمە لەم حازەڕەکانە پرسیاریان بۆ دروستە بێت بەڵام لەبەر دوو شت ناتوانن پرسیار بکەن لەبەر دوو شت خاڵی یەکەم شەرمکردنە خاڵی دومیش لەوە شەرم ینی لەوە ئەترسن پرسیارەکانیان پرسیارێکی نامعقول بێت واتە ئەم دوو هۆکارێکەوە ئەکا خوێندکار نەتوانێت پرسیارێکی لەهاتووی پرسیارێکی باش بکە ئەی ئەگەر ئێمە لە ڕێگەی پێداگۆگی پرسیارکردنەوە بین زاڵین بەسەر ئەم بابەتەیە بین شارەزای جۆرەکانی پرسیارکردن ئەرە جۆرەکانی پرسیارکردن چی ئێمە چەند جۆر پرسیارمانێ ئەو پرسیارێک کە ئێمە ئەمانەوێ بیکەین ئەبێت چ جۆرە پرسیارێک ئایا بێ پرسیارەکەمان پرسیارێکی کراوە بێ پرسیارێکی داخراوە بێ پرسیارێکی شکاری بێ پرسیارێکی چارەسەر کاریانە بێت چ پرسیارێک بێ پێویستە ئێمە بیکەین بۆی وەڵام وەربگرین ئێمە بە شارەزابوون لەمە ئەتوانین بەشی دووەمی کێشەکە چارەسەرین ئەوەی کە تۆ ترسلەوە بێ پرسیارێکی باش نەکەی و لە ڕێگەی ئەو بابەتانی دیکەش کە باسمان کردو ئەتوانیت چارەسەری بەشیەکەی مشکین کە تۆ شەرم لەوە نەکەی بتوانانی پرسیار بکەیت و وەڵامی پرسیارەکان دووەربگریت و قسەیەکی ئەڵێ پێشن هوک ڤمان واتە پرسیار ئەو قولاپەیە کە مێشک ئەگری واتە بۆچی زۆرێک لە خوێندکارەکانی ئێمە تەرکیزیان نییە لە خوێندنە لەبەرەوەی ناتوانن و تااقەتیان نییە بە دوای وەڵامی پرسیارەکان ئابڕۆن و نایانەوێت پرسیار بکەن کەواتە زۆرێک لە کێشەی خوێندکار ئەوەی کە توانای تەرکیزی نییە و تەرکیزێکی خراپیان هەیە هۆکارەکان بریتە لە چی بریتە لە پرسیارکردن ناتوانێت پرسیار بکە و خۆی ئاراستەکە بۆچی بۆ جوابدانەوەی ئەم پرسیارە و لە پرۆژەکەی ئێمە کۆمەڵە بابەتێکی دیکەشمان ئامادە کردووە لەوانە تەکنیکەکانی فێربوونی خێرا توێژینەوەی کراوە لە ساڵی 2012 باس لە چیمان بۆکە باسی ئەومان بۆ کات کە بۆچی زۆرێک لە خوێندکارەکان بە باشی فێرە بن زۆرێکیان لە بەخراپی فێرە هۆکارەکان چی ئێمە فاکتەرمان هەیە لە فێربوونە وەرزان فاکتەر ئاتە فێربوون کەسێکی هاوڕێت لە تۆ زیرەکترە مانای ئەوە نییە کە ئاستی ئەو لە فێربوونە لە تۆ باشترە بەڵکو ئەو لەوانەیە بە ئاگانیان بێ ئاگان ئەو فاکتەرانی فێربوون بەکار بهێنێ بەڵام تۆ ئەستان عەقڵت بۆی نەچوو بێ یان درکت بەم شتە نەکرد بێ کەواتە ئێمە لە ڕێگەی فاکتەرەکانی فێربوونەوە ئەو فاکتەرانی کەوا ئەکەن ئێمە باشتر فێربین ئەگەر چی بکەین ئەگەر فاکتەرەکان بزانین و جێبەجێیان بکەین واکە چی واکە ئاستی فێربوونی تۆ بەرەو پێشەوە بڕۆ واکە ئاستی فێربوونی تۆ خێراتر بێ واکە ئاستی تێگەشتنی تۆ
بە شێوەیەکی بەرچاو بچێتە پێش. ئەمە فاکتەرەکانی فێر لەم لاوە چی تەکنیکەکانی فێربوونی چالاک. ینی من دڵنیام زۆرێک لە خوێندکاران بابەتێک هەیە کە پێی ئەوترێ فێربوونی نائاگا، یانێ بە شێوەیەکی نائاگا خەڵکی خۆمان دوایەتەوە بڵێ من فێربووم وە بە شێوەیەکی زۆر مسەیتەرانە فێربووم. ئەی ئەم ڕێگایانە چییە کەوا ئەکاتەوە بە شێوەیەکی وەکو خۆماڵی مسەیتەرانە فێربی، ئانی بە شێوەیەکی کارا فێربی بەبێ ئەوەی هەز بە خۆت بکەیت، بەبێ ئەوەی خۆت ئاگات لەوە بێ کە فێربووی. ئەم ڕێگایانە چی؟ ئەمە چی؟ ئەمە بابەتەکانی فێربوونیش. ئەوەی کامێنێتەوە لەم خولا ئێمە کۆمەڵە کەیسێکمان ئامادە کردووە. هەر کەیسێک تایبەتە بە بوارێ، هەر کەیسێک کە ئەم کەیسانە واتە شێوازی وتنەوەی ئەم کەیسانە هەمان ئەو شێوازەیە کە لە زانکۆ جیهانیەکان لە ئەوترێتەوە لە ئۆکسفۆرد و لە ئەو زانکۆ بەناوبانگانی کە لە وڵاتانی ئەوروپای هەیە هەمان شێواز و هەمان ستایل جێبەجێ ئەەکەن. ئەم کەیسانە هەر کەیسێک و پاز لە بابەتێکەکە، هەر کەیسێک و پاز لە شتێکەکە. کەیسمان هەیە تایبەتە بەچی؟ تایبەتە بۆی کە تۆ چۆن ئەولەوێت بدەی بە ژیانی خۆت، چۆن خۆت لە جەنجاڵی ژیان ڕزگار بکەیت. بۆچی؟ بۆ ئەوەی کە خۆت بهێنیتە سەر ڕێگەیەکی ڕاست و دروست لە ژیانتە و لەسەر ئەم ڕێگە بەردەوام بی. واتە مێشکت لەو جەنجاڵی، لەو پەرش و بڵاوی، لەو ئەم لاولایی خۆت نەجات بدەیت. کەسێکی چی بێت؟ کەسێکی یەک ئاراستە بیت و ئەولەوێتی ژیانی خۆ دیاری بکەیت و مێشکت لە جەنجاڵی نەجات بدەیت. ئایا بەڕێزان ئێوازانن ئەوەی کەوا ئەکا مرۆڤ سەرکەوتوو بێ زۆری ئەو شتانە نییە کە ئەیکات، بەڵکو گرنگترین ئەو شتانەیە کە ئەیکات. نەک بڵێ من شتانێکی زۆرەکەم، ئەمە شتێکی باش نییە، بەڵکو ئەو کەسە سەرکەوتووە کە شتە گرنگەکە ئەنجامەدە، کە کارە گرنگەکە ئەنجامەدە. یانی ساکەنە پێچێت زۆرێکمان ئەومان بینی بێ کە لە شوێنەکە ئیشمان کردبیان لە کۆمپانیاک لە شوێنەکبی توجارە ئیشی زۆری شت کردووە، بەڵام کەسێکی دیکە بە ئەنجامدانی یەک کار ئەدا بەلای توێ. بۆچی؟ لەبەرێ ئەو شە گرنگەکەی کردو، تۆ ئەوەی کە خەریکی بوو ئیشێکی ناگرنگ بووە. لەگەڵەوە بابەتەکانی لێرن هاوت و لێرن کەیسی فێر بە چۆن فێر کە لە چەندین بەش پێکهاتوو. باسی زانستی دەماری مێشکەکە کە چۆن لە فێربوونی تۆ چۆن ڕوو ئەداتە تۆ چۆن فێر باسی وەکات تۆ چۆن زانیاریەکان جۆرەکانی یادگەی کارپێکەری، یادگەی درێژخایەن، یادگەی کارپێکەری چیە و چۆن ئیشەکە، یادگەی دوورمەوت ئەتە درێژخایەن چییە و ئەم یادگە چۆن زانیاری تێچی. واتە بە وردی باسی جۆرەکانی یادگاکە بۆ باسی ئەوەکە هەر تایپێکی یادگەی ئێمە پێویستی بە چیە. ئێستاکەنە بۆ نمونە تۆ لە محاضڕەیە دانیشتی پێویستت بچی؟ پێویستت بۆی یادگەی کارپێکەریت ئیش بکە. یادگەی کارپێکەری بۆچی؟ بۆی ئینگەیجبی لەگەڵ بابەتەکە، تێکەڵی بابەتەکە بی. لەم لایشەوە شتێکی دیکە پێوترێت چی؟ پێوترێت یادگەی دوورمەدات، چۆن ئەو زانیاریانە هەڵەگری و ئەینێری بۆ یادگەی دوورمەدات. هەموو ئەمانە بە چ تەکنیکێک و بە چ شێوازێک گرنگە ئەنجام بدرێت. و کەیسی دیکەمان هەیە لەوانە زانستی فێربوونی خێرا، لەوانە دووبارە بیر بکەرەوە ئیلە ئاخریهی کەیسەکانش. ئەوەی کە ماوەتەوە ئێمە لێرە کۆمەڵ ڕاهێنان و کۆمەڵە تەکنیکێکمان هەیە بۆ ئەوەی کە تۆی بەڕێز توانە زەینیەکانت بەرەو پێشبەری. چونکە ئێمە بەڕێزان 4 جۆر وزەمان هەیە لە مرۆڤ، 4 جۆر وزەمان هەیە لە مرۆڤات. هەر مرۆڤێک کاژی بەم 4 جۆر وزەوەش. یەکیان وزەی جەستەییە. وزەی جەستەیی تۆ لەکوێوە سەرچاوەکەی؟ سەرچاوەکانی وزەی جەستەیی تۆ چی؟ خۆراکە، وەرزشە، نووستنە. ئەمانە وە چۆن ڕێکیان بخەین؟ چی باشە بۆ ئەوەی کە تۆ وزەیەکی جەستەیی باشتر؟ زائیدە وزەی مێشک، واتە تۆ چۆن جاری وایە خواردنی زۆر تەندروستە خۆی لە ڕووی جەستەیەوە هیچ کێشەت نی، بەڵام وزەی مێشکی باش نی. یعنی مێشکت پێویستی بە وزەیە، مێشکت پێویستی بە وزە. ئەو وزانەی کەوا ئەکەن
مێشکرد ئینەرجی هەبێ مێشکرد وزەی هەبێت چی تۆ پێویستت بە چی ینی بەردەوام ڕۆژانە هەڵبسی ئەپدێتی چی بکەیتەوە ئەپدێتی مێشکرد بکەیتەوە بۆچی بۆی بەردەوام وزەی هەبێت ئەی وزەی ڕۆحی تۆ پێویستی بە وزەیە ئەی چۆن وزە ئەدەی بە ڕۆح هەستەکانت ئەمانە وزەی خۆی هەیە چۆن وا ئەەکەیت خۆت لە هەستی نەرێنی و لە کۆمەڵ هەستانێک نەجاتەی وەوا ئەەکەی هەستەکانت وزەیەکی باش بدەن بە دوو هەموو ئەمانە پێویستی بەچی پێویستی بە تەکنیکە پێویستی بە ڕاهێنان پێویستی بەوەیە کە تۆ کۆمەڵەشتانێک ئەنجام بدەیت بۆ باشترکردنی ئەم شتانە ئێمە لێرە فۆکسمان خستۆ سەر چی وزە زەینیەکان وزەکانی مێشک تۆ چۆن مێشکێکی پرۆزە دەبێت خوێندکارێکە بی مێشکت بەردەوام ئیشکە خوێندکارێکە بی مێشکت بەردەوام داوای وزە بکە خوێندکارێکە بی مێشکت پرۆزە بێت خوێندکارێکە بی جەستت پرۆزە بێت ئەو خۆراکە گرنگانە چین بۆ توی خوێندکار کە ئەبێ بەردەوام بیخۆی کابێ بەردەوام لەسەر سفرەکەت هەبێ بۆچی بۆی هەموو زەی جەستەیت و هەموو زەی زەینیت بەردەوام باش و باشتر بێت بەڕزان ئەوەی کە ئێمە لەم سی خولەکەیە باسمان کرد بە شێوەیەکی گشتی بریتی بوو لەو پرۆژەیە کە ئێمە ئامادەمان کردو بۆ خوێندکاری تایبەت بە زانکۆ و پەیمانگاکان واتە ئەم پرۆژەیە تایبەتە بەو خوێندکارانی کە ئەچنە زانکۆ پەیمانگان یان لە ساڵێک یان لە مەرحەلەیەک مەرحەلە دوو مەرحەلە سێ مەرحەلە چوار و ماوەی خولەکەی ئێمە 6 هەفتەیە لە دوای خولی چالاکردنەوەی مێشک و بێزکردنی کەواتە کاتێک بەشدار بوو یەک ئەوێ بەشداری خولی زانکۆ پەیمانگاکان بکە 6 هەفتەی سەرەتا لەگەڵ خولی چالاکردنەوە بەشە گشتیەکە بێ دوای ئەو 6 هەفتەی دیکە لەگەڵ ئێمە بێ و دوای ئەم 6 هەفتەیە ئێمە دەست لەم خوێندکارانە بەرنادین بەڵکو چیان لە یەکەین بەڵکو هەفتانە بەردەوام ئەبین لەگەڵیانە بابەتی نوێیان پێدەین سیوی وێبینار سیمینار شتی تایبەتیان بۆ ئامادەکەین بۆچی بۆ خوێندکاران بۆ مامۆستایان بۆ کەسانی کە بابەتی گرنگیان هەیە و یارمەتی ئەم کەسانە ئەدەین کە لە زانکۆ پەیمانگاکانن ئەو مودەی کە لە خوێندنان بە شێوەیەکی سەرکەوت و تەواوی بکەن واتە خۆمان بەردەوام لەگەڵیان ئابین و بەردەوام لەگەڵ ئەم خوێندکارانە ئابین هەتا وەکو ئیشەڵا کەسانێکی زۆر باشە بن لە بوارەکانی فێربوون و لە لێهاتوویە ئەکادیمیەکانە و خوێندکارانێکی تەواو سەرکەوتو و تەواو ئامادە ئەبن بۆ ئەوەی کە لە دوای خوێندن بێنە ناو کۆمەڵگا و ژیانێکی جیاواز هەم بە خۆیان ببەخشن و هەم بە چواردەورەکانیان ببەخشن لە ڕێی ئەو لێهاتووی ئەو شتانەی کە فێری بوون بەڕزان دەستان خۆش و سواز بۆ گوێگرتنتان من بابەتەکەم تەواو بوو هەر کەسێک پرسیارێک شتێکی هەبێت لە ماوەی ئەم چەند خوڵەکەی شەڵا توانین جوابی بدەینەوە کاکی براهیم عەباس فەرموو کاکی براهیم کاکی براهیم السلام عليكم. وعليك السلام ورحمة الله يعني أنا وصلنا والله كنت سارق مبو لقل باش فيش كتب تجي أوازي من يصبون من يك صالم كتابي محدم أمين باش داري باش فيش كتب باش داري باش أنكم ما وسارق جیاوازیان هەیە کاکی براهیم ڕاستە لە هەندێک بابەتە لێک ئەچن بەڵام کۆمەڵە بابەتێکی تەواو جیاوازمان هەیە لێرە لەوانە بابەتەکانی ڕاپۆرتنووسینە لەوانە بابەتەکانی ینی کەسانی جیاوازێنین ئیشەڵاوانە و وێبینار و سیمینارمان بۆ پێشکەش بکەن واتە بەشێکی وەکو مەنهەج لە مەنهەجی پێشکەوتووەچەوە بەشێکی دیکەیان جیاوازە واتە هەمان ستایل نابێ بەڵکو وانەی تەواو جیاوازی هەیە و وانەمان هەیە تایبەت بۆی کە تۆ چۆن خوێندکارێکی سەرکەوتووە بی تۆ چۆن کەسێکی کاریگەرەبی لە ئەو بەشەی خۆت بەڵام پێشکەوتەکە بە شێوەیەکی گشتی باسی فێربوون و لێهاتوویەکانەکەی برای موش ما صار باش فيش كتب باش تني غزال كم تبرو يك صالم من زود
ناکرێت سەر نمرەکان کارکردنی هەبێت یەک ساڵ. ئاسایی کاکی براهیمیان زۆر ئاسایی ئەگەر ساڵێکتمەوە ئەگەر ساڵێکت ماوە ساڵێکی سەرکەوتوو بەڕێ تێگەی هانی با بیرۆکە لە مشکمانە دەرێ بڵین ساڵێکمان ماوە 4 مانگمان ماوە 6 مانگمان ماوە سوودی چێوە من ئەمانە سوودیان بۆ دوای خوێندنی شتێ سوودیان بۆ بێت کە وا بکەیت ئەو کەسانی دیکە کە لە دوای تۆوەن سوود لەو لێهاتووی تۆ بین کە لە ماوەی ساڵەکە بینیوتان بۆی شەڵا ئەتوان بەشداری بەشی سانکۆپی مانگاکان بکەن سوودێکی زۆر زۆر باشە بین هەرماوەکی 6 هەفتەیە لەبەروی تازە من بە حرەکردنی مەشقی گشتێکم تەواو کردووە. ئایان ئێستا تەواوت کردووە بەڵێ ئەوەی بەشی گشتێکم بەشی ئامادەیەک پێشکەوتووە بێت. ئەتوان بەشداری پێشکەوتەوەکە بکەن ئینشەڵا و کاتێک کە ئێمە گەشتینە 6 هەفتەکە ئەو کاتش بێن لەگەڵ ئێمە لە بەشی سانکۆپی مانگاکان هەر بەردەوام بن زۆر سپاس سەرات. ئەگەر بەشداری پێشکەوتەوەکە بکەی و هەم بەشداری ئەوێش زۆر کاک محەممەدیان فەرموو دەستە بڕێ سڵاو مامۆستاگیان سڵاو هاوڕێیان سڵاو لە جەنابشتە کاک محەممەدیان وڵای مامۆستاگیان عەزت نەبێ من زانیاری تەواو نەبوو لەسەر کۆرسەکانتان دەست خۆشپاس بۆ زانیارەکانت تا ڕادەی زانیاری باشمان وەرگرت بەڵام لێرە دوو پرسیار بۆ من دروست بووە وەکو برا بەڕێزەی پێشتری شووتی ئایا جیاوازی نێوانەوانەی کە لە زانکۆپەی مانگاکانن چی جیاوازیگە لەگەڵەوە خولەی کە لە پێشکەوتۆکان ناکرێ ئایاوە هەمان خولە ئاڵێنەوە اینجا چنە زانکۆپەی مانگاکان یان جیاوازیگەیان چێمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئایا ئێستا بەڕستانەوە بزان سبەی ئەگەر قەول بێت کۆرسی زانکۆپەی مانگاکان دەست پێ بکات ئەگەر عفوم ئەگەر دەستی پێکرد بە تاکید دەچێتە ناو دەوامەوە ئایا ئەم خوێندکاری ئێمە ئەم کۆرسانەی بەڕێستان ڕێگر نابێت لەوەی کە لەگەڵ دەوامی زانکۆکەیە یان خۆ دیاگە خوێندنی زانکۆکەیە بە جۆرێک لە جۆرەکان پێچەوانی یەک بوونەوە وایە ئەگەر زانیاریشمان بێتێ زیاتر لە ڕووی کولفەوە ئەمە بەستم مادی و پارەکەی چەندێکی تێچیە و کولەکەتان کەی دەست پێکا و چۆن تاوا بێ و زانێر تامامەتێ دەستان خۆش بێت سپاس بە زانێرەکانیشت سەلامەت دوێخۆ کاک محەممەدیان ڕاستی بابەتەکان لەگەڵ خولی پێشکەوتووە وەکو جاوی و بەڕێزشندا کاک ئیبراهیم لە پێشتەوە جیاوازیان هەیە واتە جیاوازەکان لە بەشێکی منهەجەکان یەکسانن لە منهەجە فێربوونەکان بەڵام بابەتەکانی دیکە تایبەتن بە بواری خوێندکارەوە بەڵام لە کۆرسی پێشکەوتۆکە بابەتەکان گشتی واتێن باسی و ناکەین تۆ چۆن خوێندکارێکی سەرکەوتوو بین و دوای ئێمە لەگەڵت نابین هەفتانە ڕاهێنانت پێ بکەین هەفتانە سیمینارت پێشکەشین هەفتانە کەسانێکی دیکە بێنین بۆ ئەوەی کە یارمەتی ئێوەی بەڕێز بدەن بۆ ئەوەی کە سەرکەوتوو من لە خوێندنەکەتانە واتە لە بواری لە بەشی زانکۆپی مانگاکانە ئەمەش هەیە بەڵام لە خولە پێشکەوتۆکە نییە کە تەواوی ئیتر کۆتایی پێدێت و لە ڕووی منهەجیشەوە بەڵە جیاوازی لە بەشێکی منهەجەکەیانە هەیە ئەو ئێمە لە بەشی تایبەت بە زانکۆپی مانگاکانە شتی نوێمانە بێت واتە شتی نوێ تایبەت بە خوێندکار و ژیانی خوێندکار و شێوازی ژیانی خوێندکار و ژیانی سەرکەوتی خوێندکار لە زانکۆ و پێی مانگاکان وەزائیدەن بۆ پرسیاری دووەمیشت ئێمە بۆیە لێهاتوویەکانی بەڕێوەبردنی کات باسەکەین و ئیشەڵا بۆ وەردی ئەچینە ناوی لەبەرەوە ئێوەی بەڕاست بتوان گونجاندن دروست بکەن لە نێوان هەردووکیان هاتە چۆن کەسێکە بی هەم خوێندکارێکی سەرکەوتووە بی و هەم خوێندن نابێتەوەی وەستانی ژیانی فێربوونی تۆ جا ئێمە شەڕی ئەوواکەین بۆی کە ئێوە بتوان ئەمە جێبەجێ بکەن و ئێمە حسابی ئەو شەکەین کە خوێندکار کات لە داغڵی امتحانە بن یان بابەتەکانیان لەسەر سووک بکەین کاتێک تاقیکردنەوەی امتحانیان نامێنێت چۆن بابەتی زیاتریان پێدەین بۆی سوودی زیاتر ببینێ بۆ حساباتی ئەو شتانش کرا و ئیشەڵڵا ڕێگریەکی وەها دروست نابێت کە نەتوانن ئەنجامی بدەن
کاک محەممەد خالد فەرموو کاک محەممەدیان. السلام عليكم مامۆستا زانیاری بەڕێز. وعليكم السلام ورحمة الله کاک محەممەدیان. مامۆستا گیان بابەتی ئەو کۆرسەی سەبارەت بە ناوەڕۆکی زانکۆیە تەنها یان بەسەرەن پاش زانکۆش دەگرێتەوە بە نمونە چۆنیەتی ئیش دۆزینەوە و بابەت سیڤی دروستکردن جیهانی کارکردن بەگشتی یانیش بەست پەیوەندی بە ناوەی زانکۆی مەسەلا 4 ساڵ چکە بۆ لەوانەیە هەپی بەشداری کە عفوان هەبی بەشداری بکاتن چارەم ساڵێتی ینی گرنگجەکەی لەوی بەشداری کە لەو کۆرسە زیاتر لە پاشەوەختە یەکەم ساڵی ئیدی کوڕێک خادێک لەو بینی دەکەنم بۆ وڵا پشت بەخۆیانی پلان و پرۆژەمان ئەبێ بۆ ئەو ڕێزانش کە شتانێکی وها ئەنجام بدەین ئەنی شتانێک ئەنجام بدەین کە بەشدار بووی ئێمە واتە و کەسی کە لە زانکۆ پەیمانگات تەخەڕوجەکات لە دوای ئەمەش هەمیشە ئێمە یارمەتی دەری بین دوای کەسێکی سەرکەوتوو بێ زووتر کار و بچێتە سەر کار و ژیان و پرۆژەی خۆی و ئەو لێ هاتوویە گشتیانە چییە کە خوێن کەسێک لە دوای زانکۆ و پەیمانگاکان پێویستی پێێتی تا ئێستاکەنەیمە ئەمەمان هەبوو بەڵام پشت بەخوای گەورە ئەوشمانە بێ لە داهاتوو واتە شتانە قرس ناوێ بۆمان ئەگەر بمانەوێ ئەنجامی بدەین بەڕاستی. مامۆستا گیان دەستان خۆش نەخواستنان ئێزەحمەد مامۆستا ئایا سپێش و دەست پێکات نەخێر لەگەڵ خولی چالاکنی مێشک و بێزکردنی یادگا کە 13 مانگ هەر سپێش وەگای شەڵا پێکەوە دەست پێەکە شایەتی هەموو قسانادەم الحەمدولە هەسە بەرز من خاوتە سۆلەی موفەقونیاڕن ئیشاڵڵا هێشتان بەشداری بکەن و هەموو بابەتانە بین. و لە ڕووی کولفۆ وەکو کاک محەممەدیش باسی کرد بەڕێزان ئێمە بۆ خوێندکاران لە ئاستی زانکۆ و پەیمانگاکان تەنها بڕی 50,000 دینارمان داناوە کە یعنی هەستەکەم پارەیەک بێت کە بەڕاستی زۆر زۆر کەمیش بێت بەڵام ئێمە بە لە بەرچاوگرتنی واتە 240,000 کاتێک کەشێک بەژارێکە 290,000 خولی چالاکردنی مشکەکەی ئێمە بۆ ئەم بابەتانی دیکە هەمووی بڕی 50,000مان بۆ خوێندکارێک دیاری کردووە کە بەشداری ئەکات لا ئێمە کە کولفەیەکی کەمە بۆ هەموو ئەو بابەتانەی کە دانراوە وەلەو باوەڕام گەر خوێندکارانمان هەبێت لە بەشی پێشکەوتوو و هەندێک لە بابەتەکانیان خوێندووە ئەزانن کە گرنگی بابەتەکان لە چیایە و لەکوێیە واتە بڕەپارەیەکی کەمە بەڵام ئینشەڵڵا سوودێکی سەدقاتی پارەکە ئەبینە. خاتوشون چۆن ناو تۆمار بکەم ناو تۆمارکردن بەڕێزان هەر لە ڕێگەی چیەوە بێت لە ڕێگەی پەیجی ئاوات ئەکادمی فەیسبوک ئینستاگرام وەسائیدەن تەلەگرامی ئاوات ئەکادمی هەی دەست پێەکە ئیشڵال خولەگە خولی چالاکردنی مەشک و بێزکردنی یادگا پێکەوە دەست پێەکەن 6 هەفتەی سەرەتا پێکەوە خوێنن دواتر ئێمە لەگەڵتان نابین ماوەی 6 هەفتەی دیکەەوە پاشان گروپی جیاوازتان بۆ ئەکەینەوە و ئیشەڵڵا هەفتانە و مانگانە بابەت و کار و چالاکی و ڕاهێنانمانە خات و سارات دەست بڕیوە فەرم. ئەلو فەرموو خات و سارات. سڵاو ئوستازگیان سەربەرز بنیاوە ئەزەتنە بە من لە زانکۆ لە بەشی پرۆگرام سازیم جا ئەم دەورەیە ئیسرایی بۆ منە بێت چونکە لە بەشەکەی من زیاتر کۆدین و ئەوان ئەخوێنرێت بابەتەکانی کەش ئەخوێنرێت بەس زیاتر بابەتە سەرەکەمان کۆدینە ئیسرایی ئەبێ بۆ من ڕاستی ئەمە بابەتێکمان هەیە هی یۆنگە یۆنگ باسی چیمان بۆگا خۆی چۆن فێری زانستی کۆمپیوتەر بووە لە ماوەی ساڵێکە چۆن فێری زانستی کۆمپیوتەر بووە لە ماوەی ساڵێکە هێندەی 4 ساڵی خوێندکارانی دیگە ئاتێت باسی شێوازەکانی فێربوونی خۆی ستایلەکانی فێربوونی خۆی وردەکاریەکانی فێربوونی خۆیمان بۆ ئەکات بۆیە بۆ ئەو کەسانی کە لە بواری پرۆگرام سازیان بەڵێ ئەم خولە یارمەتی دەرێکی باشیانە بۆ ئەوەی کە ئاستی پرۆگرامینی خۆیان و ئاستی زانستە کۆمپیوتەرەکانی خۆیان باشتر بکەن. تەمان دەستەکان خۆش بە ئێمە لە خزمەتای خەوسەر
کاک محەممەد خالی دووبارە دەستە بڕێ فەرم. وەرە مامۆستاژیان پرسیارەشکەم لە دروست بۆی ڕاستیبی با لەو بابەت کارەکەی مامۆستا بۆ نمونە من وەک خۆم یادگەم تەواو کردە ئێستا لە ئاسی پێشکەوتومە یعنی بە چ شێوەک دەبی ئێستا ینی بەڕوونی پێم گەینی ئەو کەسێ بەشداری یادگەی نەکردیە هەموو شتێک 500,000 ئەو کەسێ بەشداری یادگەی دێتە زانکۆیەکە بەشداری دەکە بەس لە بۆ زانکۆیەکەی 500,000 ئەوەی کە بەشداری یادگەی کردووە ئەی ناوانی پێشکەوتوو سەریان پێم وابێت دیاریکرا بوو ئەوەی کە بەشداری یادگاکە واتە هەر لە سەرەتا بەشداری پرۆگرامی خوێندکاری زانکۆ پەیمانگاکانەکە ئەمە چەندێک ئەدا لەگەڵ چالاکردنەوەی مشکەکە بڕی 50,000 بەسا بەڵام ئەگەر پێکەوە بەشداری نەکا بڵێ من دواتر بەشداری پێشکەوتوکاکەم ئەو بڕۆپارەیەکە لە خولی پێشکەوتوەکە داوێتی پێم وابێ ئەویش هەر زۆر زیاتر نییە لەم تقریبان 20,000 فەرق ئەوان ئەگەر قسەتەی بار لە باوەتە چی بکەم ئێستا بۆ منەوە خۆم کاتێک بەشداری کورسی یادگەم کردبوو کاتێک جەملەوەی دی مەسەرەن ئاستی پێشکەوتوی یادگە و بابەتانم جێدەبوو دەمگوت باش ئەسڵەن چمایە ئەمن پێویست بکە بەشداری بکەم لە باوەتی یادگەی هەموو شتێکمان وەرگرتیە بەس بەڕاستی مەسەرەن کاتێک بەشداریمان کرد لەگەڵ وەڕێستانیش لەو ئاستەی وەنزیکەی پێز ئەفتەکە ئەوزە تێدەگەی لەوێن دەرکەوات شتانێک هەیە پێویستە ئەت و ئەسڵەن لەسەری نەزانیە چەند گرینگە لە ژیان ڕۆژان چەند عەمەلینە لەوی فێربی هەلوویەکە یەکەم جاروستم پرسیاری بابەتێکم دوایەکە تێگەیشتمەوەجا ئەوەی کە لێرەدا دەنجی هەر کۆرسێک دڵنیا بن لەوەی شتێکی زیادەیاندانە نایە بەس مەسەلەن ڕقەمی کۆرسەکان لێرە زیادکە دڵنیا بن لەو شتانەشی نوێ هەیە کە تێیدا مەسەلەن قوڵ دەبیەوە لێیدا تێدا پرۆفشناڵ دەبی تێدا لەوەی سەرکەوتوبی هیوادارم بەبێ دڵی هەموو لایەک بەشدارکەن ئینشاڵڵا بەخۆشم یەکی دەمدەوانە محەممەدیان ئەوە جێگەی شانازیە بۆ ئێمە کە بەشداربوویەکمان 5 هەفتەی خوێندووە و ئیساکێنە بێەوە ئاڵێ بەبێت و دڵی بەشداری ئەم خولە بکەن کە خۆی سوودی لێبینەوە بە دڵنیایە بۆی ئەتوانی وابێ بەڕێزیش بڵێ دەستکانت خۆش بە کاک محەممەدیانەوە جێگەی دڵخۆشی بوو بۆ ئێمە سەبەرز میاڕن بۆشداریس پشیمان ماوەی کۆرسەکە چەندێکە ئاماژەمان پێدا کۆرسەکە بەشەی گشتی 12 هەفتەیە 6 هەفتەیان بۆ خولی چالاکردن و 6 هەفتەشیان بۆ بەشی زانکۆ و پەیمانگاکان بەشداری کا پشیمان نابێتەوە بە هیچ جۆرە دوو دڵمە دڵمە خێنمانەکە دەست خۆش بێ خاوت سۆلین کارڵ یۆنگ ناوی ئەو کەسەیە کە باسم کرد وەرزە ئەگەر بەشداری بکەی ڕێگەی دووری بۆ نزیک دەکەن ئینشاڵڵا ئەو گروپە زۆر زۆر تایبەت دەبێت لەشتان ساغ بێ خاوت سۆلین هەستە بەرز بنیاڕەبی بەڕەزان بەگشتیەوەی کە باسمان کرد بریتی بوو لە ناساندنێک بۆ خولی چالاکردنی مشک و بێزکردنی یادگە تایبەت بە بەشی زانکۆ و پەیمانگاکان هەر بەڕێزێکی شتا گە پرسیارە شتێکی ما بێ لە خزمەتیان پرسیاریشتان نەما بێ بووی زیات لە کاتان نەگرین کۆتایی بە زوومەکە دێنی کاک محەممەدیان فەرموو مامۆستاگیان ببوورە وڵا پرسیارێکی ترم بۆ دروست بوو ئێمە بۆ نمونە خوێندکارێکمانەیە بە تاکید مەسەلەن بۆ نمونە شەشی بڕۆ ئێستاکە ڕەنگ بە ئێمە دڵنیاین بە تاکیدیەوە زانیاریمان نییە کە بەڕێستان زانیاریتان هەلە و بابەتانەی کە ئێوە خۆتان پێشکەشەکەین ئێمە وەکو کەسێک چۆنە چێتە شارێک و شارەزانی و پرسیار لە تەکسیە یان لە کەسێکی شارەزای ئەو گەڕەکاکە ئێمە ئێستا خوێندکارەکەمان ئەگەر بدینە دەستی ئێوە بۆ نمونە ئێوە لە کێوە چۆن بۆماندانێن بۆی کەسێکی وەک خۆت ئەڵەی تەواو پێرفێکت دوای بگەڕێتەوە ناو کۆمەڵگەیە ئێستا بۆ نمونە من ڕەنگە من بۆ خۆم بڵێم لەبەرەوەی تەلەبەکەی من بەس لە زانکۆیە پێویست نەکە بابەتەکانی تر بخوێنێت یان ئەگەر بابەتەکانی تر ئەخوێنێت پێویست نەکە زانکۆ بخوێنێت ئەگەر بەڕێستان کەسێک وەکو ئامۆژگاریەک وەکو ڕێنوویکەرێک بمانکەن ئەو تەلەبێ ئێمە بدەین دەستیەوە لە چی ئاستێک بۆماندان و چۆن ڕێنمانەکەن کە ئێمە لە ئاستە و دەست پێ بکەن و لە قۆناغی کۆتایی پێبێنین باس دەستەکانت خۆش بێ بۆ ئێمە گونجاوە خوێندکار لە هەر بەشێکی یعنی لە هەر مەرحلەیەکی زانکۆ و پەیمانگاکان بدرێتە دەستمەوەتە لە مەرحلە 1 بێت 2 بێت 3 بێت 4 بۆ ئێمە هیچ گرفتێک دروست ناکە هیچ گرفتێک بۆ ئێمە دروست ناکەواتە لە خودی هەر مەرحلەیەک بێ ئەوەی کامێنێتەوە ئایا ئاستی بەشدار بۆکەت باشە بێ ئەمە پرسیارەکە دڵنیام کەم وەستیش بەڕێزیشتان بەستان ئەمە بەرزان ئێمە ئەتوانین بەڵێن ئێوە بدەین بە ئێوەی بەڕێز ئێمە ئەتوانین کەسێک لە 3 ڕۆوە گەشە پێ بدەین
لە 3 ڕۆ گەشە پێ بدەین وە دڵنیام هەر کەسێک لەم 3 ڕۆ گەشە بکات ئەوە بە تەواوەتی کەسێکی گەشە کردو یەک لە ڕووی عقڵیەتەوە ئێمە ئەم کەس لە ڕووی عقڵێتەوە گەشە پێدەین عقلی ئەەکەینەوە مێشکی ئەەکەینەوە عقلی فراوانەکەین بیرکردنەوەکانی فراوانەکەین ڕوانینەکانی فراوانەکەین ئەمە خاڵی یەکەمە کە ئێمە توانین بیبکەین هەر کەسێک عقڵ و فکر و تێگەشتنی فراوان بوو بیرکردنەوەی فراوان بوو بە دڵنیایەوە کەسێکی لەگەڵ ڕێزم لاواز و کەسایەتێکی کەم نابێت خاڵی دووەمێ توانین لە ڕێی هاندەرەکانی زیاد بکەین هاندەرەکانی بۆ فێربوون زیاد بکەین هاندەرەکانی بۆ خوێندن زیاد بکەین هاندەرەکانی بۆ ئەوە زیاد بکەین کە کەسێکی سەرکەوتوو بێ و کەسێک بێ بێ بچێتە پێشەوە لە ڕێی چیەوە لە ڕێی فراوانکردنی هەم عقڵەتی هەماندەری سێمیش لە ڕووی تەکنیکیەوە کەسێک دروست بکەین کەسێکی تەکنیکی بێ کەسێک بتوانێت بە شێوەیەکی تەکنیکی خۆی ڕێک بخا و ژیانی ڕێک بخا و فێربوونی ڕێک بخا بۆچی بۆی بتوانێت ئاستی خۆی بەرەو پێش بەرێ واتە گۆڕانکاری لە هەرێکێک لەم سیانە بەرزکردنەوەی هەرێکێک لەم سیانە بێت هۆی بەرزکردنەوەی ئاستی ژیانی کەسەکە ئێمە هاتووی لەسەر هەر سێ لایەنەکە ئیشمان کردو هەر سێ لایەنەکەمان ئیش کردووە و ئیشمان لەسەر هەر سێ لایەنەکە کردووە بۆچی بۆی بتوانین کەسێکی ڕێک دروستکەین کەسێکی باش دروستکەین و کەسێکی سەرکەوتوو دروستکەین واتەوەی کە باسی یەکەین تەنهاشتی هەندێک شتی سادە نەبێت بەڵکو شتی فکریتیابێت وەشتی هاندەری وا بکەین کەسەکە گەرم و گوڕکەین بۆ فێربوون ئامادەیەکی حەزی لێ بکە خۆشەویستی بۆ ئەم شتە دروست بێت هەروەها تەکنیک ڕێگاکانی پێ بدەین چۆن بە ئەنجامدانی ئەم شتە لەم بوارە سەرکەوتوی چۆن ئاباسی لێهاتوویەکانم کرد لێهاتوویەکان بریتە لە تەکنیکەکان لێهاتوویەکان بریتە لە تەکنیکەکان تۆن بەم لێهاتوویانی کە ئەدبێت کەسێکی سەرکەوتوترەوی بۆیە ئێمە خۆمان بە شایستەی ئەوە ئەبینین کە خوێندکارێک بێتە لامان و بتوانین سوودی پێ بگەێنین و بیکەینە خوێندکارێکی باش و خوێندکارێکی نمونەی بۆی ئەم پرۆژەشمان دروست کردو شەوا جوابی پرسیارەکەی بەڕستانم دابێتەوە کاک فەیساڵ محەممەد فەرموو کاک فەیساڵ کاک فەیساڵیان مای بۆ بەڕستان کراوە السلام عليكم مامۆستا وعليكم السلام ورحمة الله زەحمەت نەبی خولەکتان هەبوو بە ناوی پرۆگرامی چالاکردنی مێشک و یادگەلۆ پۆلینۆ و 11 و 12 ئەمان ویست ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەوەش جیاوازی هەیە لەگەڵەوەی ئێستا جەنابتان باس کرد چونکە ئەمە بەشداریمان نەکردیا ئەمانوێ لە یەکەم جار بەشداری بکەین بەڵە بەدڵنیایەوە جیاوازی هەیە ئەوان تایبەتە بە خوێندکارواتە لەسەر منهجەکانی خوێندن سعی بە بەشداربووکانەکرێەوە تەکنیک و ڕێگاکانیان پێوترێت چۆن وانەکان لە بەرەکەن چۆن گوێ لە مامۆساگرن بە شێوەیەکی سەرکەوت و چۆن بە هەندێک بابەتێ بە خێرایی لەبەری ئەەکەن ئەمە جیاواز ئەمە تایبەتە بە خوێندکار ئەوانی ئەمە تایبەتە بە خوێندکاری زانکۆ و پەیمانگاکە ئەمەدە لە لێڤڵێکی بەرزترە لە عەقڵەتێکی بەرزترە لە کەسایەتێکی بەرزترە چونکە کاتێک خوێندکار لە ئامادەی دەرەچێتە زانکۆ تاو ژیانێکی تاوا جیاوازی بێت بۆی ئێمە هاتووین لەسەر خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی شەکەین ئەوان لەسەر خوێندکارانی خوێندنگاکانی شەن کە تایبەتە بە 9 و 12 کە ئامادەیان بچی بۆ تاقیکردنەوەی نیشتیمانی پۆلی 12 و طبعا منداڵێکمان پۆلی 11 بەس معلوماتمان نییە نازام جەنابەت ئەگەر معلوماتت هەبی خولەکان معلوماتی تێ دەربارەی خولی 10 و 11 و 12 یعنی کاتەکانی نرخی بەشداربوونەکەی بەشداربوونێک معلوماتت نییە جەنابەت وەڵای بەوردی داوای لێبوورنەکەم بۆ ینی بەوردی دیتێڵەکەی بە تەواوەتی نازانم بەڵام لە پەیچەکان پرسیار بکەن ئەوانی کە تایبەتن بێمە شەڵا جوابتانە دەرەوە هەموو ڕوونکردنێک خەنە بەردەست و بەنسبەت ئەو خولەی جەنابەت یعنی ئێستا بڵێم بەکاردێت لۆ یەکەچی با بڵێم زانکۆی تەواو کردیە بەشدار بن ینی ڕوونکردنەوە لەسەرەوەی بڵێم ئێستا من زانکۆوەم تەواو کردیە بەس منداڵەکانم لە 11 مەیە وەکو هیوا من پێم باشە بەشداری بکەن
ئەگەر ئەمەش نەبێ بەشی پێشکەوتومان هەیە کە لە دوای چالاکردنەوەی مێشک و بێزکردنی یادگەبێت ئەتوان لەوە بەشداری بن. ئەوە هەم گشتیە و هەم بەشێکی باش لەم بابەتانی کە باسم گرتیایەتی و سوودی زۆر لە بین ئینشەڵا لەوێش. و شێوازی بەشدارکردنەکەی و کاتەکەی و ئەوانە نازان معلوماتم نییە چێندەر بەدەست بخەم معلوماتەکەی. هەر لە پەیجی ئاوات ئەکادمی پرسیار بکەن ئینشەڵا هەموو ڕوونکردنەوەیەکتان پێدەن کاتی دەستپێکردن و شێوازی چۆن جوین ببیوە چ پرسیارێکت هەبێ لیانەکەی ئینشەڵا هەمیت پێوە. دەستەکان خۆش مامۆستاجان سپاس. سەربەرز بیاڕە بەڕێزان دەستان خۆش بێ و دەشتان ساغ بێ سەرکەوتوو بنێخوا بە هیوای ئەوەی کە یەک ببینەوەی شەڵە لە بەشی زانکۆ و پەیمانگاکان بە هەمومان بتوانین پێکەوە لە ژیانی فێربوون لەگەڵ یەک بین و سوود بە یەکتر بگەێنین و یەکتر بگەێنینە ئامانجەکانی فێربوونمان. دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ و سەرکەوتوو بن. خواتان لە